نەخێر ئێمە دژمناریمان لەگەڵ کەسانیە و هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیشمان لەگەڵ کەسانیە و دوێنێ لە هەولێر بووە هاتوۆتەوە چۆتە سەر ئەو عەرزەی و دیارە بە پیلانێک و زۆر بە نامەردانە و زۆر بەغەدر شەید کراوە. پێشتر هیچ ڕەشێکی لێ نەکراوە؟ من بەڕاستی نەمبیستووە. بەڕاستی ئێمە نە دوژمنایەتیمان لەگەڵ کەس هەیە، نە کێشەی کۆمەڵایەتیمان هەیە. هەندێکمان بیست لە ڕاگەاندنەکان ئەوانە ئەوەی لەگەڵ کوڕەکانی موشکیلی هەیە و هەموو عایلێک عاجز بوونەوەی تێدایە، بەڵام بە هیچ شێوەیەک نە کێشەی کۆمەڵایەتیمان هەیە، نە ناحەزیمان لەگەڵ کەس هەیە و ئەمە تیرۆرکردنێکی ڕوونە و غەدرە و خیانەتە لە خوێنی شەهیدان، لە ئەنفال کراوان، لە خەباتی 60-70 ساڵی عایلەکەمان لە باپیرەمەوە بۆ باوکم، بۆ مامەکانم، بۆ براکانم، بۆ ئامۆزاکانمان، بۆ گەنجەکانی ئێستامان. ئێمە ئومێدەوارین کە دام و دەستگا ئەمنیەکان کە سەمام ئەمانی هەرێمی کوردستانن بە زووترین کات تاوانکاران و ئەوانەی کە لە پشتی ئەم تاوانەشەوەن بە زووترین کات دەستگیر بکرێن.